ئێستا ئێمە لە سنتەری شاری هەولێرین ڕێک لە کۆتری سەلام کە ڕۆژانە زیاتر لە 500 کەس لەم شەقامەدا کاسبی تێدا دەکات. بەشێک لەو کاسبکارانە دەڵێن بژێوی ژیانمان لەسەر ئەو مێز و عارەبانانەیە کە دەتوانین ڕۆژانە کەسابەتێکی تێدا بکەین و ڕزقێک بۆ ماڵ و منداڵمان ببینەوە. بەڵام لە هەمان کاتدا حکوومەت دەڵێت ئێمە لەگەڵمانەوەی ئەو مێز و عارەبانشیانە نین، چونکە سیمایەکی ناشرن بە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان دەدەن. چارەسەر بۆ ئەو کێشەیە چییە؟ کاسبکاران چی دەڵێن؟ حکوومەت چ پلانێکی هەیە؟ دوکاندار و هاوڵاتی لەم بارەیەوە ڕایان چییە؟ من کامەران حاجی عومەر لەسەر ئەم کێشەیە بە دوواداچوون دەکەم. مێزانی ئێوەیە؟ بەڵێ. چەندە بیداتان ناوە؟ وەڵڵاهی ئەمن لەوەتی قەیرانی دارایی دەست بکردێ. قەیرانی دارایی؟ بەڵێ. یعنی چەند ساڵێکە؟ لە مانجی 2014 بژێویشیانە لەسەر ئەو مێزە. بالفعل. تۆ شەرەوەیە؟ بەڵێ. ئێستامەلێکوانە مشکلێکمان هەیە ئەوە دەرێ بڕۆ. معنە هیچ زێش لەبوومە دیار نەکرێ بەدیلەکەی بداتە دەستەما. دەرێ بڕۆ. باشە ئایا ئەمن دەڕۆم بە زەمەت سپین وەرە ئەمە 500 زەلامینەتە دەگەینە خوارێ. لەوانەیە ڕستی 500 عایلی لێکوانە بیت. باشە چەند کەس ئەو کەسابەتەی دەکەن؟ زۆرن. چەند دەبێت؟ زۆرن. ئەم بەخۆم مەعاش خۆرم. مەعاشم 625,000. خاوەن 4 منداڵیش. لە هەمان شوێنیش داوام دەکەم کە ئێستا بەم دەرێ بڕۆ. ئەوە ڕێزەکەی مەیە؟ باشە. تۆ پێ دوای بێ ڕێزیت بەرامبەر دەکرێت. بالفعل. بالفعل. باش تۆ پێم بڵێ. چەند جارێک مێزەکانم تۆ لە چێت داناوە مێزەکە؟ ئیمە ئەلێرەیە. سەجادەیە. بەس سەجادەیەوە ڕاستە؟ ڕاز نییە. بەڵام ئێستا کە پێت دەرێم ڕاز نییە. ئامادە بە کە جێیەکم لە دابینکە. دەتەوێت شوێنێکی دابین. جێ کاکە بەجێ دابین کە ئەمەش دەزانی کاکە جێکە یعنی بۆ خۆشتان دەزانی کە شوێنەکە گونجاو نییە. گونجاو نییە. باشە ئێستا حکوومەت دەڵێ ئەمن لەمە و دووە حکوومەت دەڵێ شوێنێکی تایبەتیان بۆ دادەنێن. ئێوە ئامادەنە بگوازن؟ کێشەمان نییە. دەگوازنەوە. کێشەمان نییە. دەگواستنەوە کەچێت جێیەکە سەقەت نەبی. بەس من تەماشای زبر و پیساتی دەکەم. هەموو ڕۆژە خایان دەگرێتەوە. چێ خاوێنی دەکات؟ چێ خاوێنی دەکات؟ ئەو کۆمپانیا ئێوە ینی ئەرکی ئەوە دەکێشن کە ژینگەکە بپارێزن بە وجدانەوە وڵام ژینگە نایپارێز. ئێ باشە تۆ باشە ژینگە نایپارێزی، نەپارێزی بەزار. پاکوخاوێنی نەپارێزی بیتە سەر شەقام. پێ دوایە ئەمە چارەسەرش چارەسەر نییە بە چت ڕاستە. هەولێر کە پایتەختە. پایتەختە ڕاستە. بەس لە وڵاتی پشتی پێ بەستم برێما ئێرە نەماناتێت جێشکت داتێت وەی کوچن. باشە ئێستا حکوومەت خراپترین ئینتەرنێت ئێستا ئینتەرنێت. جێش نەداتێت جێشەکەل جێکەش لێ تێکداتن. تۆ لەگەڵ گواستنەوەی شوێنێکی باشتان داتێ؟ هەر ئەوە بێت. هەرەوە زەنی لۆ جێکە نییە ئەو ئێرە لۆ بگرتەوە زەنی لۆ ئێرە لۆ بگرتەوە ئێرە کۆتری سەلامە بەس ئێرە کۆتری سەلامە داونتاون نابتە کۆتری سەلام. بەڵام دوکاندارەکان ناڕازی. دوکاندار لۆ ناڕازی. یعنی هاوڵاتی لەس بە کرێدایە بە بیستار وەرەقەی ئەوتە بە کرێدای بە بیستار وەرەق. چی بەکرێداوە؟ دوکان سەرخفران بە 25 دەفتەری دەکڕی مانجش 2 میلیۆن سەرخفرانە وەردەگری. تۆ مێزت هەیە؟ بەڵێ. باشە. ئەو مەسافەیە کە دەبینی چەند مەترێکە؟ پێت وایە ئەمە شتێکی ئاسایی خەڵک هات سۆی بکە؟ ناوەڵە کامەرە هیچ ئاسایی نییە. ئەوین دەرەکانیان زیاتی نێتە پێشمەرکانەکە مێزەکانیش ئەمە ناحیلازین بینە دەرێ. ئەو مەرکانە بەبێ سبەبدانرەیە. باشە ئەو مەرکانانە چی بوو؟ ئەمە بۆ چێ بۆ زبڵدان ئەم مەرکانە؟ وەڵڵاهی لە بۆ زبڵدانی کاکا با سەیرە چکەین وەرە بزانی؟ ئەم مەرکانانە بۆ چیەمە؟ وەڵڵاهی لە بەلاشدان کورسی ئەوە چیمە؟ وەڵڵاهی ئەمە کریتوانە کورسیەوە دێنێ. ئەی ئەوە چیەوە نووسنە شوێنی هەمووی نووسنە؟ ئەوە هەرێ وەڵڵا. شوێنی نووسنی وەڵڵا ئەو هەمانێک شو دەدەنی وڕانە؟ والله نازم بس دادنش لسه دادنش احتياجيه 2004 وليري شكل حتى جيشان وما دابي نكريان جێتان دەوێت؟ قادر اري والله بس چند جێتان دەوێت؟ اري والله کەوای ئێوە جێتان دەوێت؟ یعنی ئێستا ئێوە دەڵێنە حکوومەت تکایە شوێنێکمان بۆ دیاری بکە. بەڵام چ شوێنێک؟ ئەو جێ تعجیلی زۆر باشە. تاجیل؟ بەڵێ. تاجیل باشە. ئەرێ وڵات جێیەکەی تعجیلی زۆر باشە. تاجیل باشە. ئەم برادەرە دەڵێ تاجیل. تعجيل باش تاجیل باشە. تعجيل باش تاجیل باشە. گەنجی خۆتۆ ئەمە هەر دەرمان دەکەن دەرمان. وەرە بزان. چ شوێنێک باشە بۆی کەسابەتی؟ استایل كوانا شويني باش ليكوانا شندر ايكوانا ترقي بازارة
باشە هەمووی 500 متر 600 مترە لەو 600 متری هەندێک خەڵک هەیە کاسبای لەکوان لەخۆ مێزەکی دانا مێزەی سانتیمی 50 سانتیمی ئەم باتە 6 متریان باتە بنە سڵاویان جێکی دوور ئیسفادەی نییە تۆ هەر ئێرە دەوێ ئەیکوان هیچ مشکلمان باشە حاڵی فەرموو ئەمە مەرکانە سیر کە سیر یەک ئەمە مەرکانە هەمەشا ئەو دەبانە بکە ئەمە ناو جەرگەی هەولێرە شەقامی ڕئیسی گیراوە تۆ هەر دەتەوێت لێرە ببینیتەوە بەم شێوەیە ئێرە مشکلمانە گە پرۆژە استراتیژی بێتن بکاتە شوێنێکی گەشتیاری مشکلمانە هەممان دەڕۆین هیچ چێشەمان نییە بەڵام بزانە لێدان ئێرە بازار مشکلمانە بازارە بەڵام بازارە بزانە چی لێکوانەدانەیە مەرکانە چێ لێکوانەدانایە پڕی خۆری کردێ خەڵکی ئەوە ئەشای خراپی ئەوی تێدەکات زبڵدانی تێدەکات باشە ئەو مەرکانە باشترە یان ئەو عارەبانە جادەیگرن زۆر پێم باشترە مێزەکە لێکوانیش دەکاتن 5-6 تەڵەبای لێکوانە ئیشی نییە حکومەت وەزع خراپ هاتاوەکو دێتە سەر پێ خۆی خەڵک بێ ئیشا بچێت ئیشی خراپ نکات لێکوانە ئیش خۆی دەکات پێ مشکلێکەوە کێشەیەکەیە شوێنێکی باشتان لە تاجیل بۆ دابنرێ پاک و خاوێنی تێدابی ئیتر لە مەودووا بتوانن کەسێک پۆلیسێک پێ نەڵێ لێرە بڕۆ هەموو ڕۆژە بە ئێوە بڵێن بڕۆ بۆ ئێوە کێشە نییە شوێن لە خوارێ هەیە هەمووی خوانی خانیە خاوە تەپیوە بچینە چێ دەرەما هەموو 500 مترێ لەو 500 وەرە باسیستەمەکمان لەبوو ستاندارد نیتۆ ئەگەر پرۆژەی ئستاندرا بیت لێکوان بکاتەوە شوێنێکی استراتیژی ئا لەگەڵامە بەڵام بەکانێکی بێڕۆح بەجیانی هاتە لە جێمەدانایە بەبێ هیچ وەکار و سەبەبەک ناوەڵای ڕازی نیە لەگەڵ پرۆژەیەکی ستانداردتان دەوێەوە پرۆژه ستاندەرمە دێ بەش ئێستا شوێن هەیە زۆر لێرانە شوێن هەیە کە بۆمان دیاریکە لێرانە مەسن ئێستا گەراجێکە ئێرە مڵک شارەوانەیە گەراجەکە دایتە ئەهلیە شخصی پێت باشە شوێنێک ئیسفادە شخص ئیسفادە ئێوە شوێن گرینگە شوێنێک ئەساسە ئەتو شوێنێکمان بدە کە هیچ ئیسفادەی لێ نەکەین کەواتە لە مارە دانیش هیچ فەرق پێ ناکەین ئەرێ بەڕاست ئەو بازارە بەس بازاڕی پیاوە یانیش بۆ ئافرەتیش ئافرەت ناتوانێت بێتە ژووری ینی بەس پیاوە من خێزانی منداری خۆم بێنە بازاری ناتوان بێنە نابینە جێنی بێنە لەور دەرکە ژیرەیە لەبەر و مێز و ئەو عارەبانە نەدایانەیە دەرکان هەموو دەگرن خاستن وەختی عەسرا ینی گرفتەوە ئافرەت نایاتە ژووری هەناوێت بێتە ژووری گرفتە ینی زۆرش گرفتە باشە ئەی بۆ مەسەلەی چارەسەر ینی چستان کردووە چی دەکەنەوە ئەمە داڵی حکومت کردیاکەوە هاوکاری ئەو خەڵکە هەژارێ بکە ڕاستە زۆرێن هەژارن بەڵام زۆریشان مەعاشخۆریشن ماشخۆرن زۆر مەعاشخۆریشدا هەیە بە پەنجی دەست دەژمێردرێ بەڵام پێویستە حکومەت هاوکاریان کە شوێنش تایبەتیان بۆ دابنێتن ئەوان داوا شوێن دەکەن هەستا پێیان بڵێ بڕۆ مقابلەن کە دەر شوێنێکمان بۆ دابنێ ئەمە ئێرە بەزی دێنین وەڵەو حەق شەرعیان حکومەت زیان بداتەر بۆ ئەوانە بخۆیان نایاساینە بەڵام حکومەت هاوکاریان بکە ئەمە شتێکی باشترە خەڵکی هەژارتری تێدا خەڵکی فەقیرشدا خەڵکی دەورومەندشتدا هەیە کەواتە لەگەڵ ئەوەن ئەو شۆستانە خاوێن بکرێتەوە بچنە شوێنی گونجاو ئەوانیش بێڕستق نەبێت بەبەستی ئێوە ئەوەیە بەستیمە ئەوێ بە شوێنێکیان هەبیتن فەقیری تێدا هەیە و دەورومەندشدا هەیە ساحمێز هەیە دەیناسی مەنەوشەی داژوە ساحمێزمان تەیە کرێت چییە؟ ینی ساحب مێسێوەشی سوورینە سووری زۆر تێدا 150 مێزەکان سوورینە ینی خەڵکی ئەوان دەڵێن فەقیرین هەمومان بەخوای تێدا وەنەوشە هەیە تێدا شاگرد شێ تێدا نانێ بخواتە جادەکە بەڕاستی هاتووی پێ ناکرێ هاتووی تێدا نییە خەڵک بێزار دەبی لە خەڵکم مێزەکەی من گەورەتر بوویانە دوکانی هەیە مەسەرە پێشی ژیرە وانە بەزەگەر بێت و مەسەرە شیرنی شەمەدەکرێ باشترە شوێنیان بۆ دابنکرێ باشترە تۆ دانیشتوی ئەو لێری باشە تۆ ئێستا سیرکە عارەبانە هاتۆتە سەر شەقام دیاردەیەکی ڕاستەمە ڕاست نییەوە ئەی چی بکەین بۆ چارەسەر ئەوانە مەسەڵەن تەمەشا بکە جێگەیشان بۆ دابین کە ئەوانە هەموو لە جێگەیەک ئێستا من ئەگەر بە قسەی مامی خۆت بکەیت ئێرە نییە لای تاچیر ئەو ڕێی تێگەشی کە لێرەوە دەڕوە ئەویان بۆ دابین ینی تۆ لەگەڵ ئەوە شوێنێکی تایبەتیان بۆ دیاریکرا و خەڵکە بێڕستق نەبی بێڕستق نەبێت دەبی سەرچاوی داهاتیان ببینی بەڵێ تۆ بۆ خۆت تێگەشی کە ئەتەوێت تێگەی ماڵ و مناڵی خۆت بەخێو بکەیت چۆن ماڵ و مناڵی خۆت خۆشەوێت دەبێت ماڵ و مناڵی فەقیر و هەژارش خۆش بێ نەگرفانی خۆت پڕ بکە باشە کەوای دانانی شوێنێک بۆ کەسابەتی ئەوان گرنگە حکومەت ئێستا گرنگە بیکە وەستانی عکس 50000 50000 ئێستا لێرە بۆ وەستی 50000 غرامێ 50000 باشە ئەو عارەبانچانە لەسەر شەقامن ئاساییە نەخێر ئاسایی نی نەخێر ئەوە زیاتر ئیشی شارەوانی ئیشی منی بەڕاستی ئەو کێشەی دروست نەکردێ بۆ چوو بەڵێ طبعاً کێشەی دروست کردووە بەڵێ کێشەی دروست کردی و حەقوایە شوێنەشە بۆ دابین کرێ بۆ ئەوەی
جەنجالی لەو شوێنانە دروست نەبێتن ینی لە تەواوی ئەو شەقامەی عەرەبانچەکان بوونە تەکێشە بۆ هاتوچۆیکردنی شۆفێر و هاوڵاتیان بەڵێ بەتەئکید ئەمە دوا هەڵمەتێکە کە دوکاندارەکان ویستیان ئەو مێزانە لەو شوێنەدا هەڵبگرن کە ئەمە وەکو سەوزاییەک بە ناوی سەوزایی لێرە ئەم سەوزاییان داناوە بەڵام لە ئەسڵدا هیچ سەوزایەک نابیندرێ ئێستا ئەوانەی کە مێزیان هەیە وەکو کورسی بەکاری دێن. مێزتەیە؟ بەڵێ مێزم باشە. ئێستا قسە لەسەر ئەوەیە کە شوێنەکەتان بگوازرێت. ڕازینە بگوازرێتەوە. وەڵا ڕازینە بماندنێ لە داونتاون لە جێکی ناخۆشیان لەو نێزیکانە جێکمان بدەنێ بەدیلێکمان بدەنێ ئەمە قوبورمانە ئەمە یەک مێزینە دو مێزینە 500 مێزین 1000 مێزینە تا خوارەگە ڕاستی بەرێبەرێ لێرە حساب کە هەتا کلکو بەفرۆشی هەتا ناو تاجی 1000 مێزە بلەو دەوروبەرێ بماندنێ بەدیلێک ئابەس ناو داونتاون لە سێ زەمینی بماندنێ خۆی لێ ناوێتەوە جێە کابراایەکمان دەوێت لێرە لە خۆمان لێرە جێکمان و دیاریکەن و لەو نێزیکان نارێب لێرە بەس بەدیلی ئەو دەوروبەرێبی ئێستا بێزاربوونە بێزاربوونە کو بێزاربوون نییە یەکجار دەرێ دەردەکرێت دەرێ دەر ناکرێت کەس تێمان ناگەیانتان دەکات پۆلیس دەرمان ناکە نەخێر هەتا ئێستا دەریان نەخێریز دەریان نەکردینە ئەنگۆ گۆتان ڕەمەزانی هاتن گۆتان بەدیلێکتان دەینێ شتێکتان دەدەینێ ئەمە چاوەڕێ بەدیلینە دەنەوە بە ئاسانی و یەک مێز نییە دو مێز نییە 1000 مێزە 1000 مێز لا ناکەی با پێت برێم شوێنێکی هەولێرتان پێ باشە شوێن بەس داونتاونمان نەدەنێت چێن دەرێمان بدەنێ ئەو دەوروبەرمان بدەنێت جێیەکمان بدەنێ و تاو باش ئەدێ ئەو مەکانانە بۆ بوویتە زبڵدانەوە وەڵای مەرکانەکان بەخۆی لەسەر لەکەم بازانیشمان تا خوار خوارە دانرا بەس نازم ئەوانە یەکانە هەر نەستانی بۆ شوێنی پاشماوەیە ئەمە باشش بەخۆی مەفروض وایە حکومەت شوێنێکی لەوانە دابین کاتە ئەوانە بستنە لایشکە دانیشن یعنی ئەوانە هەر ئەها بە هەڕەمەچی نەڕۆن هەر کەسەوە بستە لایش مەفروض حکومەت شوێنێکی خاصیان و دابین کە بڕۆن ئەوانە چکە ئەوانە ئیوایتیدایە ئەو شوێنانە فرۆشرایە بە 6 وەرەقە بە 7 وەرەقە وڵە لە خوارێ شوێن هەیە بە $2 فرۆشرا بەچتیتە باڵگا سەرڕەسیفی وڵە سەرڕەسیفی حکومەت بە 2 دەفتەر شوێن هەیە فرۆشرا بە $2 کورە چۆن وایە وەڵە بەڵگە هەیە کەوای ئێستاوانە نابدرێن هەر ئەوەیە دەبتە کێشە کابرادری ئەم پارەم دا وان دەڵێن فەقیرین کابرادری ئەم پارەی ئەومدا کە بڕۆ ئێستات و بڕۆ لۆ گوڕە مێزەی لە خواردانی دێت قبول ناکەن ناتوانی نانا ئەوە دەبی هەموو مەرزت هەبی هەموو برادر بن یعنی ئێوە جێک لۆ بکەن و لەکنە خۆیان ئەچبێنە و جێ دەڕۆی پارەی دەکە ئێستا هەموو جێ مێزەکانی خوار بەخۆی هەزێ 50 وەرەقە 6 وەرەقە دەکەن لەو خوارە جێ فرۆشیە بە $2 جێیەک عاربن ینی پاشماوەیەکی زۆر دەبینم زبڵێکی زۆر دەبینم بەڕاستەوە جێگای ژیانە جێی کەسابەتیە نەخێر ئەمەش لەگەرەوەی داینە بەڵام تا ئێستا لەوانێ بێقانونی کرابی لێبکانە ینی کەسە خەمی لە منە خواردبی ئەوە جێ باسکردنە بەڕاستی ئەمە دەمانوێت ئێستا لێبکانە بەتەمانە بمان گواستنەوەکەش نە ئەوان دەزانین گواستنەوەکە چێن دەرە نە ئەمەش دەزانین ینی ترستان هەیە لە گواستنەوە ترسمانێ بڵێ موعیدشمان بۆ دانرا موعیدەکەش نازانین هەر دەرێ سبەی دووسبەی ئەو ڕۆژە دیار نییە دیار نییە باشە چیتان دەوێت ئێوە چیتان دەوێت بەشێک لە کاسبکارانی ئێوە دەڵێن خوا ڕزقەکی دابی تەنیا لەسەر ئەو شەقامەی سنتەری شارە پێتان وایە بەڕاست لەو شەقامە دوورکەونەوە هەمووتان بێ ڕزق خۆی ڕاست ئەمە چەند ساڵە لێکوانە کاسبیمان کردە لێرە معروفی بەڕاستی بەڵام کە بمان گوازنەوە جێشکە دەبی ئەو شوێنەش نزیکی ئێرکوانە بیتن ینی پێتان باشە حکوومەت بە تایبەت پارێزگای هەولێر ڕاو بۆ چونتان وەگری بەتاکید ئەمە لێکوانە کاسبکارەکان زۆرین و براگەورەشمانێ مەسەلەن 4-5 نەفرین بوویتە براگەورە پێمان باشە لەگەر جەماعەتی قایمقامیە معافزیە دابنیشن و توێژێکی باش بکەن لەسەر مەوسعی چێن دەر باشە لۆمە و چێن دەریش ئەوانیش پێیان باشە جێکی باشمان بدێنێت نزیک ئێرکوانە بیتن ئێوە مێستان دەوێت بەڕاست ئەگەر شوێنە گریمان لە تعجیل پێم وایە نزیکترین شوێنە بۆ ئەم ناوچەیە ئەگەر حکوومەت بڕیاریدا لە تعجیل شوێنێکی نزیک ئەو ناوچەیە ئێوە هەر مێستان دەوێت یان دەتانێت شتێکی ستانداری جوان پاک و خاوێن سبەینێ بتوانن ینی کڕین و فرۆشتن مەسایری ئەوها شتێدا هەستان خۆشبی بەرنامەکەتان جوانە ئەمە وەکو کاسبکار بەڕاستی دەمانێت وەگە لێرە بمان گوازنەوە شوێنێک بی
شایستەبی لەگەر پایتەختی هەرێمی کوردستان بگونجێ نەک یعنی هەر شتێک بی وەکو هەر هەڕەمەژێر گەل دەڕاستە خۆی دای بنێت و بێسەر و بەرەبی و هەر وەکو ئێستا پیسی بیت باشە ئێستا ئێوە بزانە باران دەبارێ هەم هاوڵاتی تووشی زیان دەبی هەم ئێوە بە بەردەوامی دەبیت زلێکی باش دەبەرکان ڕۆژتان لێ دەدا ئارەقەیەکی زۆر کەواتە پێتان وایە ئەو ناوچەیە بکرێت سەریدا بپۆشرێ باشترا یانی شەر ئەوە تا وەکو ئێستا شوێنێک نا شوێنێک بی شایستەبی شوێنێک بی ینی سەر ئەوە بی ینی ستانداردبی ینی ئامادەن ئامادەین بەڵام شوێنەکە شایستەی ئەوەی بیگونجاوبی لەبەرەوەی ئەمە نزیکی ئەم شوێنە نزیکی ئەو شوێنە بیتن خەڵکێکی زۆر لەو کاسبکارانی کە مێزیان هەیە عارەبانەیان دەڵێ ئێمە خەڵکی فەقیرین هەژارین دەرکردنی ئێمە قوبوڵ ناکە ماڵ و منداڵمان برسی دەبن ڕاستە قسەکان ڕاستە بەس ئەمەش هەر کاسبین ئەمەش هەر فەقیری مەسەلەن یەکیوەکی من 2013 تەواو کردیە خوێندن 2013 تەواو کردی ینی یەکیوەکی من کە دانە مەزرێ ئەمش دوکانم دانایە کری دەدەم تەبعاً دوکانم کرێم شەش عەف وەرەقەیە وایانە ئێستا ئەو لە خوا قبول ناکەم پێش بینایەکەی گرتیا کە عنی مەجال هەیە کەس بێتە ژۆرێ عایلەی خۆم ناتانی بێتە ژۆرێ خزمەتی خۆم ناتانی بێتە ژۆرێ ئەوان دەڵێن فەقیرین ئێمە سەرچاوی داهاتمان بەس ئەو مێزەیە ڕاستە ئەخوایە ینی جێش لەواندا من درێ بەس یعنی ئەمەش هەمویان فەقیرن ئەمانە بەڕاستی هەمویان نە سەتا هەشتای معاشخۆر بەس حەقوایە حکوومەتیش جێش لەوان دامدرێ تەبعاً ئەوەی معاشخۆریشە معاشەکەی بەش ناکە لەوانەیە کرێتی بی لەوانەیە منداری زۆر شوێنێکی شایستیان پێ تەبعاً لەگەر ئەوە دامان شوێنی شایستیان پێ بدرێ ئەمە شەر ساحب ئیشەکەی مەش باشتر دەبی جێەکەی مەش باشتر دەبی و بازارەکەش جوانتر دەبی ئەم شۆستە بۆ خۆی نزیکەی 4 مەترە چەند مەتر ماوە بووە چۆ مەترێک و شتێک ماوە بەخوای ئەگەر شەقای بەهێمنەک میراستەواوی وەزعەکە وا نابی ئێستا ئەگە حکوومەت ئەمەی دەوێ میلەتی خۆی دەوێ ئەلێرانە لەو ڕێزیەوە لەباتی ئەو مەرکانەی نیومەتی ئەلێرە لۆمە دروستکە مانجێ دروستکە مێزمان لۆ دروستکە یەک مستەوە مێزی تایبەت مێزی تایبەت نەبڕۆ سەر ڕەسیبی نەبڕۆ خواردنەوە وەرە سەرێ نیومەتری دروستکە مانجەیەک وەرەقەمان لێوەگری مانجە $100 ما لێوەگری هەر مێزی $100 بەزەوەی دانە ناوە یعنی تۆ پێشنیاز دەکەی لە باتی گواستنەوە هەر مێزێک $100 ئەلێرە مێزی لۆ دروستکە باشە ئەو فکرەیە جوانە ئەمە هەموو دەمانێت شارەکەمان جوانبی لەگەرەوەی نەش هەولێری پایتەخت جوانبی بەس دەبی ڕەچاوی فەقیرش بکرێوەیە ئێستا ئەمە دەمانەوێت ئەگە لێرە بمان گۆزنەوە جەیەکمان بدەنێت شیاوە بی و نێزیک بلێرخوانە ئیش خۆمان لێ بکەین ئەگەر ناشمان گۆزنەوە لەسەر فکرێ ئەوەی یعنی با مێزەکی جوان دروستکە سیستەمەکی جوان ستانداردبی پێشکەوتوو بیتن مانگانە $100,000 ئەمە ئامادە نەبیدەین بە شتێکی جوانبی لێرە نەمان گۆزنەوە ئەگەر هەردەشمان گۆزنەوە ئەمە ڕێز لە بڕیاری حکوومەت دەگرین لەگەر شارەکەمانی جوانبی بە زەیەکی جوانیشمان بدەنێ ئەو خەرکەش کاسبی لێ بکە هەموو ساحب عایلە و مارمدارێ ئێوە لە پێشودا بڕیارێکی مەبدەئی هەبوو لەسەر گواستنەوەی بەشێک لە عارەبانچی و مێزەکان لە سنتەری شاری هەولێر بە تایبەت لە ناوچەی کۆتری سەلام بەڕاست بڕیارێکی مەبدەئیە یان چاوی پێدا دەخشێنەوە زۆر بەخێر بێن تەبیعی بڕیاری گواستنەوەی مێز و عارەبانەکانی ناوبازاری شاری هەولێر بەڕێز جەنابی قایم خان دوای چەندین سەردانی مەیدانی لە بۆ ناو بازار و سنتەری شار تەبیعی ئەو شوێنانەی کە مەشاکلی ئێزگار گەورەیان دروست کردیە چ لە ڕووی تێکدانی سیمای پایتەختی هەرێمی کوردستان چ لە ڕووی ئەوەی کە بوو بنە عەرقەلە بەردەم هاتوچەی هاوڵاتیان تەبیعی ئەو شوێنانە چەند شوێنێک دەستنیشان کراوە کە تایدا ئەو مێز و دەجێر و عارەبانانەی تێدا بووگازێتەوە بۆ شوێنێشتر ینی بڕیارەکە کۆتاییە بڕیارێکی کۆتاییە لە بەڕێز جەنابی چاوخشاندنەوە نییە لەوەی تەساهولیان لەگەڵ بکرێت بمینێنەوە تەبیعی دوای ئەوەی کە هەستمان کرد چەندین مەشاکلی ئەمنی لێ دروست بووە ئەو شوێنانە مەشاکلی ئەمنی بەڵێ بەتەئەکید یەک دوو کڕین و فرۆشتنەشی ئێزگار زۆر بە شوێنانە دەکرد بەداخەوە کاسبکاری ئێمە لەبری ئەوەی کە بیر لە کەسابەتی ماڵ و منداڵی خۆی بکاتەوە بیر لەوە دەکاتەوە بە شێوەیەک قازانێکی ئێزگار زۆرتر لە ماوەیەکی زۆر کەم پەیدا بکە ئەویش ئەوەیە کە ئەم شوێنانی خۆیان کڕین و فرۆشتن یاخود بەکرێدان چەندین حاڵەتی بەکرێدانمان هەیە کە مانگانە مێز هەیە نزیکەی 450 تا 500,000 دینار مانگانە وەکو کرێ وەردەگیرێ
ینی کڕیم فرۆشتن بە شۆستەکان دەکەن بەڵێ بەتاکید باشە بەڵام ئەوان دەڵێن ئێمە خەڵکی هەژارین قوتی ژیانمان ماڵ و منداڵمان لەسەر ئەو مێزەیە ئەگەر ئەو مێزە نەمێنێ ئیتر تەواو ژیانمان تێک دەچێت تەبعی دەمەوە بەجەنابەت بڵێم کاکەوە هیچ دەستکاریەک گواستنەوەک لادانی دەستگێڕێک بەبێ بەدی ئێمە چ وەکو شارەوانی چ وەکو قایم قامیت بڕیاری ئەوەی لێ نادەین کە شوێنەکە بگازێتەوە ئەگەر بەدیلێکی باشترمان پێ بەدیل ئەو شوێنێک ئێستا من و جەناب لێ ڕاوەستانی نزیکەی هەتاوەکو 50 کاسبکار ئەلەو شوێنەکاریان دەکرد لەم کۆڵەتەکیت تاوەکو بەدیلێکی باشتر لە شوێنی خۆیان کە ئێستا ئێرە بووە پێمان نەدان بڕیاری ئەومان نەدایە کە ئەو کاسبکارە نەبووگازینەوە کە دەیانگوازینەوە هەم ئەوان سودمەندی یەکەم دەبن هەم ئەو خاوەن دوکاندار و کاسبکارانی کە لەم شوێنەدا کار دەکەن سودمەندی دووەم دەبن و ئەمەش وەکو شارەوانی سودمەندی سێم دەبین بەوەی کە ئەوەی کە ئەمە مەبەستمانە لە پیشاندانی منزەرێکی جوانتر سیمایەکی جوانتر بەم بازارە ئەوەی کە ئەمە دەمانەوێت بیکەین ئەلێرە و ئەنجامی بدەین ئەوەی مەبەستمە لە بۆ کۆترسەلام بەداخەوە خەڵکێکی ئەجگار زۆر هەژار و کاسبکار و شوێنەدا کار دەکەن بەڵام چاش ئاگادارین لە پەنای ئەوانە خەڵکی دی ئەوانە وەکو قەلغان بەکاردێنن و وەکو دەڵێ سوود لەوانە دەبینن بۆ ئەوەی کاری بازرگانی و کڕین و فرۆشتن و کۆمەڵێک شت هەیە کە ینی بزنسەکە لەوە گەورەترە کە مێزێکی سادە خەڵکی کاسبی بەتەکید یعنی ئاگاداری ئەوەینە کە مێز هەیە 80 بە مەترێکە شوێنەکەی بە 2 دەفتەر فرۆشتاوە لەسەر شۆستەیە يعني ڕووی دەم بەتاکی نازەمام ئەو برادری کە ئەم مێزەی کردەوە بە شێوەیە کردەوە چۆنەوە پارەیدا بەو ساحب بەو خاوە مێزەیە پارەکەی پێداوە و پێم سەیرە ینی شۆستەیە شوێنە باشە کاک مەریوان کە ئێوە بەرپرسی یەکە من لەم شوێنەدا بۆ دیاریکردنی شوێنێک وەکو شارەوانی پێم باشە بزانم یعنی ئەوان لە قسەکاندا دەڵێ شوێنیان بۆ دەدۆزینەوە بەڵام هەندێک جار ئەوان دەڵێن دەتوانین هەر لەسەر شوێستەکە مەترێکی وا هەبێ مانگانە $100 بە حکوومەت بدەین و کێشەش دروست نابێت تەبیعی کاری حکوومەتەوە نییە بزنس بکە کاکا ئەمە مقابل پارە ئەو خەڵکی ئێمەنا ئەمە بەرپرسیاری یەکەمین لە قوت و بژێوی ژیانی ئەو خەڵکی کە لەوێ کەسابەت دەکات و بە تەئکیدیش بە هیچ شێوەیەک ڕێگە بە خۆمان نادەین ئەوانە نان براو بێ کەسابەت بکەین ئەوە شتەکە وەکو دەڵێ یەکلا بوویتەوە نەک زۆر جار لە زۆر لقایتر سیاسەتی ئیدارە لە هەولێر خەڵک و خەڵکە بەتەکیدا خەڵکەیە خەڵکیان دەکەنەوە کە نان دەکەین بە هیچ شێوەیەک ڕێگە بە خۆمان نادەین کە ئەوانە نان براو بکەین شوێنەشی بەدیل بۆ ئەوانە دەدۆزرێتەوە و ئەو بازارێکە ئێستا لەو شوێنەدا هەیە دەگوازینەوە بۆ شوێنێشتر باشە کەی ئەمە وە چ شوێنێکتان دیاری کردو ئەوان دەڵێن با نوێنەری ئێمە شەبێت لە دیاری تاوەکو ئێستاکە ئەو شوێنەی کە ئێمە بەبەستمانە پێیان بگوازینەوە ئەو شوێنە نەبووە کە بتوانین بازارێکی هاوشێوەی ئەو بازارە ئێرە لەم شوێنە دروستکەین بۆیە جارێ لە دیراسە داینا تاوەکو بتوانین پارتزەویەکی باش بۆ ئەوەی شوێنی تەواوی کاسبکارەکانی بچکە دنیا بەلەوەی کە هیچ کاسبکارێک ڕێگە نادەین لە شوێنە ببینینەوە تەواوی ئەو کاسبکارانە دەگوازینەوە شوێنی نوێ بۆ ئەوەی بازارەکەن بەتاکی دەبێت شوێنێک بی لە ئاست جوانی و شارستانیەتی پایتەخت هەرێمی کوردستان. بەرپرسانی ئیدارەی هەولێر نایشارنەوە کە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان پێویستە کۆڵان و شەقامەکانی ئەو شارە بە تایبەت سنتەری شار سیمایەکی شارستانی پێ ببەخشرێت هاوشێوەی ئەو کۆڵانە کە لە ڕابردوودا بەهۆی بوونی مێزێکی زۆر و عارەبانەیەکی زۆر هاتوچۆی هاوڵاتیان زۆر سەخت بوو. بەشێکی زۆریش لە کاسبکاران کە خاوەن مێز و عارەبانچین نایشارنەوە کە کێشەیەکی زۆریان بۆ پاراستنی ژینگە و پاک و خاوێنی ئەو شارە دروست کردووە. ئەوان لەگەڵ گواستنەوە و جوانکردنی شارەکەیاندان بە مەرجێک نانبڕاو نەکرێن و لە شوێنێکی شایستە شوێنیان بۆ دابین بکرێت. ئیدارەی ئەم شارەش دەڵێت ئێمە لەگەڵ گواستنەوەی ئەوانین و نانیشیان نابڕین و شوێنێکی گونجاویان پێدەدەین. تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.